سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵ یەفتتان پێشکەش دەکەم. بێگومان وردە خەریکە ناوی ئەو کەسایەتی ویلایەتانە ئاشکرا دەبێت کە ئەخوان و پۆستی سەرۆکوەزیرانی عێراق کاندید کردو. هێشتا ئەمە مانای ئەوە نییە کە پێکەنانی حکوومەتی عێراق بێگرفتە، بەڵکو کۆمەڵێک ئاستەنگی گرنگەیە کە بوونەتە هۆی دواکەوتنی زیاتری ئەم حکوومەتە. لە گرنگترینیان ئەوەیە کە تا ئێستا ئەوەی کە پێی دەوتێت بەری سەدری و چوارچێوەی هاوئانگی لەسەر شێوازی پێکەنانی حکوومەتە کۆبنین کە ئاخۆ حکوومەتێکی توافقی دەبێت یاخود حکوومەتێکی زۆری نیشتمانی و ئەوەی کە خۆیان جەختی لێ دەکەن. ئەوەی کە گرنگە و دەمەی بیکەمە عینوانێک بۆ گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم ئەوەی کە کورد دەبێت لەم نێوەدەدا چۆن بەشدار بێت. ئەو هێڵە گشتیانە چییە کە دەبێت لایەنە کوردیەکان بیکەنە کارنامەی خۆیان بۆ 4 ساڵی داهاتووی ئەم حکوومەتە. ئایا ڕووی ئەو بەرنامەیەکی هاوبەشی وا هەیە کە لایەنی کەمە گرفتانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە بتوانێت چارەسەر بکرێت؟ ئایا هیچ گرنگێک وەرگیراوە کە بۆ ئەوەی حکوومەتی داهاتوو حکوومەتێک بێپابند بێ بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و حکوومەتێک دەبێت جیاوازە حکوومەتەکانی ڕابردوو چی ئەمە یەکلایی دەکاتەوە؟ هیچ گرنگێک بۆ ئەمە وەرگیراوە؟ حتمما لەگەڵ ئەو دۆخەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق گوزەرا بەشێکی دیکەی تەوەرەکەم دەبێت بە میوانداری بەڕێز کاک ئالی یاسین ئەندامی ئەنجومەنی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی هەڵەبجە. کاک ئالی سپاس بەخێر بیت. سپاس. بەڕێز هەمیشەوە ناسراوی کا کەسێکی ڕاشکاوی لە گفتوگۆکردنی هیوادارم لە بەرنامەی شەر بە ڕاشکایی گفتوگۆ لەگەڵ لە خزمەتم. ئەوەی کە ڕوو دەدات بەرەنجامی ناوکۆکی نێوان لایەنە کوردیەکان لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق یاخود نەخێر ئەگەر کورد بە تایبەتیەکێتی و پارتیش بە یەک کاندیدی هاوبەش بشنادنە ئەم پرۆسەیەوە ئەمە کە ئێستا ڕوو دەدات هەر ڕووی دەدا. بە قەناعەتی من ئەگەر ئێمە یەشێتی بە یەک کاندید لەسەر یەک کاندید ڕێبکەوتی نایە، خۆی تاوان ئێستا درەنگە تازە، بەڵام ئەگەر ڕێبکەوتی نایە باشە وەزعەکە زۆر لە ئێستا باشترە بوو. ئەو قەناعەتی منە. کە ڕێک نەکەوتن مانای ئەوەیە کە بۆ نمونە خەتاکە لە ناوخۆ بووە یاخود بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە پێ دەوتێت بەرەی شیعە و سوننە و لایەنە عێراقیەکان دەستیان لەمەدا هەبووە بۆ یعنی کورد ئەم بەم شێوێت و ئەم کێبڕکێوە خەلەلەکە لەکوێ بە دیاریکراوی کاکاری؟ ئەزانی کاگەرسەلان خۆی ئەگەر سەیری معادلاتی سیاسی بکەی بەعام عین لە هەموو دنیا وایە، بەڵام بە تایبەتی لە شەرقی ئەوسەد لەویش تایبەتتر لە ناو عێراقا زۆر فاکتۆر هەن کە دەوریان هەیە لە گۆڕانکاری سیاسیەکان لە عێراقا. یعنی بۆ نمونە مەسەلەی هەڵبژاردن بڵین کەی بکرێت، ئەوە بەس بڵێن عێراقیەکان خۆیان نین کە بڕیار لەسەرەوەیە. مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار، مەسەلەی تەشکیلکردنی حکوومەت، ئەمانە هەمووی عیلاقەی بەو گەمە سیاسیە جیهانیەوە هەیە کە لە شەرقی ئەوسەتە دەوری سەرەکیە بینن. باشە یعنی تۆ سەیری مەسەلەن کێبڕچەی چەند سەد ساڵی بینی ئیمپراتۆرەتی عوسمانی سەفەوی کە ئێستا لە فۆرمێکی ترایە لە بین ئێران و تورکیایە، مەسەلا منافەسەکەی بینی ئێران و سعودی و وڵاتانی خلیج، دەوری تورکیا لەمەیە، سوننەکان و یەک فاکتۆر ئەنجا هێشتا ناتوومەتە سەر دەوری زلهێزەکان، مەسەلا رووسیا و ئەمریکا یەکێتی ئەوروپا. تۆ لە وڵاتێک هابی کە لەژێر ڕەحمەتی چەقۆی ئەم هەموو فاکتۆرەیە بێ، زەحمەتە بتوانانی مقارنەی بکەی بە وڵاتێکی دیموکراسی کە بە هەموو معنایەکی بە هەموو پێوەرێکی سیاسی سربەخۆی لە بڕیار. لەبەرەی عێراق لەو وڵاتانە نییە، هەر لە سەرەتای دروستبوونیشیەوە وڵاتێکی هۆمۆجین و تونگ و تۆڵ و یەکگرت و یەک پارچە و ئەمانە نەبووە. ئەنجا ئەمانە هەمووی دەورە بینن. بەس کاگەر یعنی دۆخەکە هەر چۆن بێەوە دۆخی عێراق هەر چۆنێک بێ و هەر چۆنێک ینی بگوزەرێ خۆ بابەتی نێوماڵی کورد ئەوەی بەتەوەی یەک ڕێزی لایەنە سیاسەکان پاکێجێکی جیاوازە لەوەی کە لە عێراق ڕوو دەدات. ینی بۆ کورد چۆنە ئەم کێبڕکێوە ینی بۆ بەشێک لەمانەیە. من لەگەڵ تۆم کاک ئەرسەلان ئێمە وەکو لە ڕابردووشە زۆر بەداخەوە ئەگە سەری تاریخی ئێمە بکەی هەموو جارێکە زەرمان کردووە لە پەرتەوازەی خۆمان بۆ زەرەکە. یعنی ڕاستە فاکتۆری دەرەکی هەبووە، هەم هەندێک لایەنی داگیرکەری خاچی کوردستان و هەم وڵاتانی زلهێز، بەڵام بەشی سەرەکی و لە بنەهاتوو نەبوونی ئەو یەک ریزی و ئەو کۆدەنجەیە کە زۆر مەفروزە هەبێت، مەفروز بوو هەبێت، بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر کە ئێمە زیاد لە 150 خاچی پیرۆزی کوردستانمان لە دەستدا، ئێمە شەشەی داراییمان هەیە لە کوردستان،
خەڵک لێیمان لێکا بەوەی کە خەڵک هەست بە ئاسەواری دوو ئیدارەیەکە ئەم هەموو شتەی ینی بڵێن ئەم هەموو مەشاکی لەو ئەم هەموو تەحەدایی کە لە بەردەستایە حەق بوو ینی ئێمە باشتر بواە حەق بوو ئێمە ینی کۆدەنگ بووینایە یەک ریز بووینایە جا بەس ینی کاگاری بۆ هیچ پەرۆشیەک ینی لەگەڵ ئەو دۆخە خراپی کە لەسەر ئاستی ناوخۆ و پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوەی کە لە فۆرمە عامەکە زیاتر ناوی یەکێتی و پارتی دەهێنرێت بۆ هیچ پەرۆشیەک جدیەتێک نبینێت بۆ چارەسەرکردنی کێشانە یعنی کێشەکە ئەوەندە قوڵە ئەوەندە ڕێگەکەی ینی چوو بە ناو یەکدا کە نتوانێت لێک جا بکرێتەوە یا خۆت هێواش بکرێتەوە خاو بکرێتەوە ئەزانی کاگەرسەلان هیچ بۆ مەسائلی نەتەوەی و نیشتیمانی هیچ مۆزوعێک ئەوەنە مهم نییە کێک ریزی نێوماڵی تۆ تێک بە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە پێویست بوو لە ئێستاش پێویستە و لە داهاتووشا پێویستە کە مڕونەتمان بەرامبەر یەکتریە بێ لەگەڵ یەکتریا پشومان درێژ بێت تحملی قسەی یەکتری بکەین تحملی ڕخنەی یەکتری بکەین یا گلەی یەکتری بکەین بە کۆبوونەوەی بێ بە دوو بێ بە سەد بێ بە هەزار کۆبوونەوە بێ هەرگەی نەتیجە اینجا ئێمە زیاتر پێویستە لەسەرەوە ئیش بکەین کە لە ناو میلەتی ئێمەیە لە ناو خۆم ڕێزم هەیە بۆ لایەنە سیاسەکانی تریش طبعاً بەڵام وەکو خۆ باسی کرد ئێمە دوو ژمسەری سەرکی حکومڕانین لە کوردستانی عێراق بۆیە ئێمە و یەکێتی مەفروزە ئەو ڕاستیەمان لە بەرچاو بێ ئەم مەسەلی سەر و کۆماریش کۆتاییەت خۆ مەزەر ساڵ ناخایانێ ئەی دوایەوە ئیخۆ هەرە بێ ئێمە و یەکێتی وەکو دوو ژەمسەری سەرکی ئەم وڵاتەبەرین بەڕێوە پرسیارێکی گرنگە بۆ من بۆ نمونە یعنی ئەوەی ئەو بەلێکەوتنی کە لێوانی یەکێتی و پارتی لە ئاسەجاجەکان ڕوو دەدات بە یەکلایبوونەی پۆسی سەر و کۆمار ینی تاوا دەبێت ململانەیە ینی پەیوەندەکانی پارتی و یەکێتی دەگەڕێتەوە هەمان دۆخی جارانی پێشوو خۆی وڵاهی کاگەرسەلان ئەگەر تاو نەبێت لەوەیە باشە معنایەوەی ئێمە بێت چاوەڕێی کێشەی زۆر گەورە بکەین لە هەرێمی کوردستان یعنی نابێ محەتەی ئەخیر و بڕیاردەر هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق بێ بەستم یعنی ئەوە بوو کاگاری ینی هیچ کات منوک و سەحوفیە ئەوەندەی متابعەم هەبێ لە چوارچەوەی ئیشەکەی خۆمدا هیچ کات ینی نەبینەوەی پارتیوکەتی ئەوەندە بەرامبەر بە یەک ڕق بن ینی بە تایبەتی لە پۆسی سەر و کۆمار ینی گەشت بە چۆنڵی بە کوردەکەی مریشکە ڕەشە ینی ئەمە تۆزێک دۆخەکە ئاڵوسر ناکە بەراود بە ئەوانێکی پێشوو ڕوویداوە ئێمەش و یەکێتی جارە بایەکشت بڵێم باشە ئێمە و یەکێتی زروفی لێ ئێستا خراپترمان بینیوە کە ئینشاڵڵا هیچ ناگەڕێتەوە ئەو سەردەمی شەڕی براکوژی بوو کە لێ ئێستا خراپتر بوو لە یەکتریمانە کوشتیان لەو زیاتر چی بەڵام ئەوەی کە باسی کرد ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان باشە نابێت لەسەر ئەساسی میزاج ئیحساس یا عەتف یا ڕق لەگەڵ یەکتریا سیاسەت بکەین لەبەرەوەی تەنیا لایەنێک کە باجی ئەم سیاسەتە ئەیات خەڵکی کوردستانە باجەکەی ئەیە بە دووسێ شێوە بە شێوەیەک کە بازار وەزعی تێگەچێ خەڵک ناتوانێت وەکو پێویست ئەو پێداویستیایی کە پێویستی پێێتی بۆ بژێوی ژیان یانی بەدەستی بهێنێ لە لایەشی ترەوە یەک تەسیری سایکۆلۆژی ئەبێت ئەو ئینتیمایی کە پێویستە ڕۆژ بە ڕۆژ بەهێز بێ بۆ خاچی پیرۆزی کوردستان بۆ نیشتیمان لاوازە بێ لەبەی خەڵک ناومێ دەبن سێهەم وەزعی ئابووری کوردستان بە گشتی تێگەچێ ئێکە ئەوە تێکچوو تۆ خۆ دەزانی ینی کۆڵەکەیشی سەرەکی سیاست و لێک جیانەکراوەی سیاست بریتێ لە ئابووری ئەجا بۆیە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بمانەوێ بەو شەرتە باشە ئەگەر بمانەوێ بە یەکەوە حکومی ئەم وڵاتە بکەین خزمەتی خەڵکی کوردستان بکەین نابێت ئەم مەسلەی هەڵبژاردننی سەر و کۆمەر بە کارتی ئەخیر بزین و دەبێت کارتی ئەخیر و شیوە لە سیاسەتانە بۆیە ئەبێ خۆمان حازر بکەین بە هەر لایەکا بشێتەوە ئەمە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستانیش زۆری پێویست بە ئێمەیە هەیە لە ناوێکەتی لە ناو پارتی کە بەرژەوەندی لەم دۆخەدا بێکە لە نێوانێکەتی و پارتی بە عام دەگوزارێ چۆکمیانی کەوتت ئەگەر بمانەوێت ینی بۆ بە گومانی بە گومانم لە بەردوو هۆکار یەکەم تۆ خۆ دەزانی یعنی کەسێکی متابعی خۆ دەزانی دایم دەستی دەرەکی هەبووە لە سیاسەتی ناوخۆی ئێمەیە ئەگەر دراوسەیەکی بەڕێز بوو بێت یا زلهێزێک هەبووە لایەنی سێهەم هەن حتمەن حەزیان لەیەکە بینی پارتی و یەکێتی لەمەش خراپتری لێ بێ بۆی گۆمەکە مەنگ بێوەمان بە ئارزوی خۆیان ماسی تا بگرن و لە ناو پارتی و یەکێتیشە دڵنیا بە خەڵک هەیە لەوانەیە لە مەسلحەتی شخصی نەبێت کە بینی پارتی و یەکێتی زۆر باش بێ چونکە
یا خەڵکێک هەبن لە جیاتی ئەوەی کوردایەتی بکەن سیاست لە پێناوی نیشتیمانە بکەن لە پێناوی حیزبایکەن بۆیە بەتەشید حیزبێکی گەورەی وەکوی ئێمە یا وەکوی نیشتیمانی کوردستان خەڵکی وای تایە باشە ئەوەی تایبەتە بە پێکێنانی حکوومەتی عێراق تەسەور دەکەی بۆ نمونە لە دوای پۆستی سەر و کۆمار و یەکلایی بوونەوەی ئەم بابەتە جارێکی دیکە یەکێتی و پارتی و کۆی لایەنە سیاسەکان بە یەک وەرەقی هاوبەش بەشداری حکوومەتی نوێی عێراقن و دەمەوێت پێم بڵێ ینی بۆ نمونە تۆ وەکو کەسێکی بە ئاگا لە دنیای سیاست و ئەوی کە دەگوزرێ لە عێراق بێ دوای حکوومەتی ئەم حکوومەتی کە دێت هیچ جیاوازێکی حکوومەتەکانی پێشوو دەبێت وڵی کاگەر سەلان ئەبێ جارێ یعنی ئینگلیزەڵە سین بلیڤن ئەبێ ببینین اینجا بڕواکەین لە ئێستاوە هەرچی وعدی دنیا هەیە خەڵک بیدات بەڵام دوایی کە هاتە سەر حکم بەناوعیشی تر هەڵسو کەوت بکات بۆیە زۆر زەحمەتە ئینسان لە ئێستاوە پێشببینیەوە بکە کە حکوومەتێکی تۆکمە ئەبێ و سەرکەوتو ئەبێ و ماڵی عێراق هەمووی کۆئکاتەوە ئەمانە بەڵام بەیان یەکەم کاگاری باوادرەکانی دیارن بۆ نمونە بەرێکمانەیە بەناوی بەرەی سەدری کە خۆی وەکو میراتگیری حکوومەتی عێراق دەزانێت کە ئەو بۆ وەکو کوتلەی ئەکبەر خۆی دەرەخاکە ئەو داوای حکوومەتی زۆرینە دەکات لە بەرامبەردا بەرەی هاوەهەنگیمانەیەکە باز لە حکوومەتی تەوافقی دەکات و بۆ نمونە بۆنە پارتی لەگەڵ سەدر و سونە هاوپەیمانی هەیە و یەکێتی لەگەڵ شیعەکان یعنی کام بەرەیە لە بەرژەوەندی ئێمە یعنی کامیان بە دەردی ئێمە ئەخوا بە کوردیەکەی ئەزانی خۆی مشکلەکە لێرایە باشە مشکلەکە لەوەیە ئێرە سویسرانیە یعنی تۆ بتوانی بڵێ من و تۆ ئەو حکومەکەین و باقاتەکەی بابن بە ئۆپۆزیسیۆن بۆ لەبەری ئەوانەی کە ئەبن بە ئۆپۆزیسیۆن هەر خۆیان نین ئەوان یانی پشتیوانی دەرەکیشیان هەیە بۆیە توانێت لێت تێک بە هەر کاتێ بیەوێ لە ڕووی عسکەریەوە توانێت لێت تێک بە لە ڕووی سیاسیەوە توانێت لێت تێک بە لە ڕووی دیپلۆماسیەوە توانێت لێت تێک بە لە ڕووی ئابوووریەوە توانێت لێت تێک بە بۆیە هەر حکوومەتێک بێتە سەر حکم لە عێراق ناتوانێت بەشێکی بەرچاوی سیاسیەکانی ئەم وڵاتە بێتر حیز بە گروپە هەرچیەکە 100% ئاوتی بکە ئەبێ حسابی بۆ بکە یان لە حاڵەتی دووهەمە بڵێ نەگەر حسابی بۆ نەکرد باشە ئەبێ بایی ئەمەngە پێی لە عەرزا بە قووەت بێت کە بە هیچ ڕەشەبایەک نەڕوخێ ئەگەر ئەوەngە بە قووەتە و تەشیدا لەوەی کە یعنی سەرکەوتن بەدەستیانێ زۆر باشە بەڵام ئەگەر ئەمە بەس بە عینادی سیاسی بێت بە قەناعەتی من ئێستا کە عێراق تەمان ناسەقامگیرە لە داهاتووە لەوانەیە حکوومەتی تازە ئەگەر ئاگادار نەبێت ئەگەر وریانە بێ بەرەو سەقامگیری ناسەقامگیری زیاتریش بڕە اینجا ئەوەشی کە پرسیت ئەوەی ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان و لایەنە سیاسیەکانی تر ئەم ڕۆبە یاسبەی ئەبێت لەو حکمەتە تێبگەین لە دەوری مێزێک دابنیشین بە 50 کۆبوونەوە بە 100 کۆبوونەوە بگەینە کۆمەڵی پرینسیپی استراتیژی نیشتیمانی ڕێبکەوین لەسەر ئەجندایکی نیشتیمانی بە یەکەوە ئیشی بۆ بکەین نەگەیشە برا گەورە یەکێ برا بچووک من بەستمەوە نییە ئێمە لە بەرەی گەورەترین حیزبین ئێمە بین بە برا گەورەی هەموو لایەنەکان من وا ناڵێم منەڵێم بە یەکەوە جۆ لە یەکتری بگرین ئەجندایکی نیشتیمانی موحەد بە یەکەوە دروستکەین هەمومان لەو منتەڵەقە و ئیشی بۆ بکەین ئیتر لە هەولێر بێت یا لە بەغا هەر چەندیش ڕێگاکە قورس بێ بە قەناعەتی من شانسی سەرکەوتن زۆر زیاترە پارتی بە هەمان نەفەس و ڕێحەتی ڕابردوو ئامادەیە بۆ ئەم کۆبوونەوەیە بۆ پارتی لە بابەتی سەرۆکۆمار تا ڕادەیەکی زۆر ینی سازشی لەو بەرنامەی نەکرد کە خۆی هەیبوو بۆ پۆستی سەرۆکۆمار ئایا بۆ نمونە عینادیەکێتی وای کرد کە پارتی بەم شێوەیە تەسەڕوف بکە یاخود پارتی وای بە باشزانی کەوا بێت ئەگەر یعنی ئینسان بە وجدان قسە بکات ئەم مەسەلەی کە تێک چوو لەبین ئێمەوەی چێتی باشە یان ئینادیشی یەکێتی نیشتیمانی کوردستانی تیا بوو بۆ لەبەرەوەی ئێمە نەمان وتبوو کە یەکێتی نابێ کاندیدی هەبێ ئێمە وتبوومان کاکە تۆ ئینگلیز دەڵێ one choice is no choice کە تۆ یەک بەربژێرت دامێ و هیچ بەربژێرە نابێت میاوایە خۆشیم بۆ تاڵی بێ ینی هەر بێ پێڕازی بم ئێمە وتمان خەڵکی تر عینەجاتی یەکێ سیان یا 4 کەسمان بدەنێ ناومان بنێ بۆی بیری لێ بکەینەوە یەکێتی زۆر بەداخەوە پێی داگر لەسەر یەک کاندید ئەوە گەیشتین بەمڕۆ ئەوەشی کەوتە بڵێن ئایا پارتی بۆ ڕۆحێتی جاران هینەکە من پارتیم با من یەکشت هەیە زۆر بەسەراحەت پێ بڵێم باشە ئەگەر ئێمەی پارتی بۆ ڕۆحیەتە ئیش نەکەین ئەوەی کە تۆ وتر
زۆر بەداخەوە ئەبێ بیر لە بەدیلی تر بکەینەوە تەنیا بەدیلێکیش کە هەیە ئەوەی بەردەستە ئەوەیە ئەم دوو ئیداری ڕزاگرانی کە ئێستا هەیە بۆ خۆی پەرە بسێنێ بێ بە دوو هەرێم کە ئەوە لە قازانجی میلەتی کورد نییە لە قازانجی پارتی نییە لە قازانجی یەشێتی نییە بۆیە ئێمە هیچ ئێمەی پارتی ئێمەی یەشێتی ئێمەی گۆڕان ئێمەی حیزب ئیسلامیەکان حیزبی سۆشیالیست حیزبی شوعی هیچ ڕێگەیەکی ترمان نییە جگەلەوەی بەیەکەوە یەک ئەجندای نیشتیمانی موحەد دروستکەین و ئیشی لەسەر بکەین هەر ئەومان هەیە بۆ ئەمە ئەرکە قورسەکە یعنی بەشە گەورەکە لای کیە دەبێت ئەمە بیکە لا ئێمە بۆ مە زۆجار چاوەڕێی پارتی دەکرێت ڕاست پارتی بۆ ئێستاش یعنی ئامادەیە بۆ ئەمە 100% پارتی هەمیشە ئامادەیە بۆ ئەوە با بۆسیم زین نەتیجەی ئەم هەڵبژاردننی هی سەر و کۆمار و تەشکیل حکومەت چۆنە بێ دوای ئەوە ڕۆژێکی تر دەست پێەکە و هەنگاوی تر دەست پێەکە تەحەدای تریەنە پێشەوە بۆیە ئێمە ئەگەر هەرچیەک ڕووی دابێ ئەم ڕەشەبای هەڵبژاردننی سەر و کۆمار و ئەمانش کە لە ئارادا هەیە ئێستا دوای ئەمە ئەبێ ئارامیەک دروست بێت ئارامەیەکی دوای ئەم تۆفانە کە ئێمە بتوانین بە هودوو بەس کاگالی بۆ لەگەڵ یەکتریا سیاست بکەین باشە چی گرنگتیەکەی بۆی ئەگەر بۆ نمونە کاندیدەکەی پارتی بوو بە سەر و کۆمار یەکێتی بۆ نمونە کێشە بۆ پارتی بۆ بابەتی حکومڕانی لە هەرێم دروست نەکە یعنی ئەمەش ئەم قسەیەش دەکرێت بۆ نمونە لە ئەگەری سەرکەوتنی کاندیدەکەی یەکێتی ڕەنگە پارتیش بە هەمان ڕۆحێتی پێشوە ئامادە نەبێت لەگەڵ یەکێتیدا بنیشێ یعنی چۆن لەم بینەدا خاڵی هاوبەش دەدۆزرێتەوە یعنی ترسی ئەوە نییە دووبارێمە بگەڕێنە دووە جۆرەك لە جۆرەکان یعنی سنووربەندی و جیاکاری جوگرافی ڕووباتەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەمە بەڕق وەرگێ ینی هەرچەنە سیاست بەڕق ناکرێ بەڕق و چینە ناکرێ ئەگەر ئەمە بەڕق وەرگێ یەک چۆیسی لە بەردەمایە باشە ئەوەی لەو پێشوتم ئەوە بیکا بە دوو هەرێم ئەو لە ماڵی خۆی ئەمە لە ماڵی خۆمان خەڵکەمەی قوبوڵە خەڵگەمەی قوبول نییە خەڵگەمەی قوبول نییە ئەمەەوەیکە بەنەتیجا یعنی خەڵک و نەتەوەی کورد خەباتی بۆ کرد بە تایبەتیەوەی لە چوارچەوەی باشووری کوردستان بۆ ئەمە نەبوو کە ڕووی دەدات بالضبط خەڵگەمەی قوبول نییە ئەمە لە مەسلحەتی خەڵکی کوردستان نییە ئەمە لە مەسلحەتی سەروەری خاچی پیرۆزی کوردستان نییە بەڵام یعنی من خۆم بە شخصی خۆم بڕوان ناکەم یەکێتی نیشتیمانی کوردستان تا و حەدە بڕوات کە دەستبەرداری ئێمە بێ لە هێنا لە حکومڕانیە چونکە دەستبەرداربوونی ئێمە و یەکتری لە یەکتری یعنی ئێمە و یشەتی دەستبەرداربوونمان لە یەکتری یەک معنای هەیە حدودی لێگەڵا یعنی ڕوونە 20 ساڵ گەڕێ 25 ساڵ 30 ساڵ گەڕێتە دووەوە جاوە ئەو شتێکی باش نییە ئەوە لە مەسلحەتی خەڵکی کوردستان نییە قەرار بوو چەند کۆبوونەیەک یانی دانیشتنێک لە نێوان یەکێتی پارتی ڕووبا بەتایبەتی پێش ئەم هەڵبژاردننی سەر و کۆمارە نەکرا ینی ئەمە دەلالێتە لەوەی کە گرفتەکان زۆر قۆڵن ئاسۆی چارەسەر کەم بۆتەوە بۆیە ئەم دانیشتن نەکرایە چی بووکە ئاخر وەکو وتم نابێ ئاسۆی چارەسەر کەم بوو بێتەوە چکو ئەگەر وا بێت سنووری لێگەڵێ کۆبوونەوەکە بۆ نەکرایانی ئەگەر ئەوەندە ئاگەر لەبەر مەشغوڵبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم پۆستی سەر و کۆمارەوە و نەهات نەخوارەوە لە کەری شەیتان و لەبەر خاتری ئەمانەیە باشە دەبێت کورد چی بکات بۆ ئەوەی لانی کەم لە دوای پێکەنانی حکوومەتی ئێرا حتممە حکوومەتە ئەمڕۆ بەیە بەیانی بێیان کاتێکی تر بێ هەر پێک دێت و ئەم بابەتە کۆتایی بێت بەڵام ئەوەی گرنگە بوونی ڕوئایەکی هاوبەشی لایەنە کوردیەکانە بەرامبەر بە بەغدا دەبێت مەوجی داواکاریەکانی کورد بە لە بەرچاوکردنی دۆخی ئێستا چی جیاوازێکی بێت لەگەڵ ڕابردوو واللهی خۆ دەزانی یعنی ئێمە لە 2023 لە دوای 2023ەوە داواکاریەکانی کورد جێژیرن هیچ گۆڕانکاری بەسەر نهاتوە هەمووی داواکاری دەستورین بەڵام جێبەجێ ناکرێت بۆچی جێبەجێ ناکرێت بەشێکی یەک دوو هۆی هەیە یەکێکی ئەوەیە کە ئێمە خۆمان لەناو خۆمان یەک دەنگین یەکێکمان لێرە قسایەکە و کاچێتە بەغا یاڕقی دە هەڵە سێ لێ شتێکترەکە و لەگەڵ مەجموعەی خەڵکار ڕێکەوێت ئەوە بەشێشێتی بەشەکەی تری هەندێک لەوانەی کە ئێمە یان نێرین بۆ بەغا ئیتر ئەندام پەرلەمانە وەزیرە هەرچێکە ڕوونە ئەمانە وەکو پێویست بە ئەرکی خۆیان هەڵنەساون هەندێکیان ئەمە دوو سێ بەشێک لە عەرەبەکان کە لە بەغا لە حکومان نە دەستوریان لە شتێکی جددیە نەبڕویان بە قەزەی کورد هەیە هەتا ئێستاش هەندێکیان هەر بەدەمیانە نایە بڵێ کوردستان هەڵ لە شمالی عێراق ئەم فاکتەرانن کە دەوریان بینیوە تا ئێستا جەبێمە سەر پرسیارەکەی تۆ کەوتە چی بکەینەوەمانە وابزانم کاگەر سەلانیا ئەین جوابی پرسیارەکەی تۆ ڕوونا
چی بکەین بەس یەک ڕێگە هەیە ئەبێ لە ناو خۆمانە لێک حاڵی بین ئەبێ بە یەکەوە بین ئەبێ یەک مشت بین یەک مشت باشە کاگاری بۆ منە خۆ ئەو مادە دەستوریانەی کە لە چوارچەوەی دەستوری عێراقدا وەکو مافی کورد لە ناوچە جێناکۆکان لە بابەتی پێشمەرگە و بوجە موچە کە ئاماژەی پێ کراوە وەکو مستحقاتی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە ئایا یعنی هیچ گرنگتیەکەی بۆ ئەوی کە ئەم حکوومەتە دێت ئەنی جێبەجێکاری ئەمانە بێت خۆ بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا چەندین جارشاندی حکوومەت ئێران لە ئاساجاجەکان چۆتە بەغدا گفتوگۆی کردو بەڵام دوای ماوەی پەیوەندەکان خراپ بووتەوە نەبوونی استراتیژێتێکی هاوبەشی نیشتیمانیانەیەکەوا دەکات ئیم بگرن خاڵی سفر یاخود بابەتەکە نەزانیە من بڕاناکەم نەزانی بێ مەسەلەی گەرنتی کاکە ئەرسەلان لە سیاسەتە گەرنتی نییە بەڵام لایانی کەمێ بەرچاوڕوون بێت ئەخر ئەو بەرچاوڕوونیە چۆن دروزە بێ باشە ئەوە بۆ دروزە بێ کە تۆ خۆت ئەجندایشی معقول و حەقیقیت حاضر کردبێ و ئیشی بۆ بکەی یعنی ئەوەی کە باسم کرد تەنیا گەرنتیەک بۆ ئەوەی کە ئێمە مافە دەستوریەکانمان وەرگین لە بەغا ئەوەی ناو ماڵی خۆمان لە هەرێمی کوردستانە یعنی پتەوکەین لەک مجامەلی یەکتری بکەین یعنی سە بۆ نمونە یەکگرتو لەگەڵ کۆمەڵ ئەمانە دوو حیزبی ئۆپۆزیسیۆن بەس ئەو معنای نییە یەکگرتو کۆمەڵ لە قەزیە نیشتیمانیەکە ئەنا لە ئێمە دوورن چۆنە بێ وابێ بەڵام و بەڕێی ئەوان لەوانەیە ئەو بێ بۆ نمونە لە ناوخۆی هەرێم پەیوەندیەکان خراپە ئەی بە چاشەکەی حسابیان بۆ ناکرێت یعنی بەو زمانە قسە بکەم یعنی تەسەور دەکەی یعنی ئەوەی کە لە بەغا ڕوودەدا دەرەنجامی ئەوەی کە لە هەرێم هەیە ئەخر ئەزانی کاگەرسەلان ینی ئەمانە کە ئەڵێن حسابیان بۆ ناکرێت لەوانەیە تۆزە بێوجدانی تیاابێت لەگەڵ ڕێزم بۆیان لە بەرۆی ملاحەزە بکە ینی چەند کۆبوونەوە کراوە و کاتی کە سەرۆک بارزانانی سەرۆکی هەرێم بوو دواتر کە کاکنە چیروان بەرزانی ئێستا سەرۆکی هەرێمە بزانە چەند کۆبوونەوە کراوە ئەمانە هەموو بانگێش کراون یعنی یەک کەس نەبووە یەک لایەنیان نەبووە بڵێن ئێمە ملاحەزەمان هەیە لەسەری یا بڵێن سەرۆکی هەرێم ڤیتۆی لەسەردا ئەنێشتیوە نەبووە لەویا بێوجدانی ئەکەن من یەکش دەڵێم باشە زۆر تەبیعیە حیزبی ئۆپۆزیسیۆن لە کوردستان هەبێت بەڵام لە مەفهومی ئۆپۆزیسیۆن بوون تێبگا لەوەش تێبگا کە لە کاتی ئەو مریشکە ڕەشەی کە تۆ لە وەڵا باسی کرد یعنی ئەو کاتی کە مەشاکیلەکان نیشتیمانین کە مەشاکیلی استراتیژین ئیتر ئۆپۆزیسیۆن و حکومڕان نییە ئەبێ هەمووی یەک بێ یعنی تۆ لە پەرلەمان ڕێخنە لە حیزبەکەی من بگرێ زۆر احتیاطیە وتارم لەسەر بنووسە بڕۆ کۆبوونەوە بکە مزاهرە بکە مان بگرێ هەرچی ئەەکەی بکە هەمووی قوبوڵە بەڵام لە قەزیە نیشتیمانیەکانە نابێت لێم دوور بکەیتەوە لەبەی من و تۆ پێویستمان بە یەکتریە من وەکو حکومڕان و تۆ وەکو ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی ئەمە هەڵبژاردنە چیڵێت تۆ سبەینی ناوی بە حکومڕان منە بم بە ئۆپۆزیسیۆن ئەوە نییە ئەنی کەواتە بابەتەکە هەڵە تێگەشتنە ئەگەر وا بێت بە قەنەعەتی من ئێمە باش جۆ لە یەکتری ناگرین ئێمەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان وەلو بە قەنەعەتی من لایەنە سیاسەکان لە پارچەکانی تری کوردستانیش زۆر بەداخەوە هەر هەمان مشکلیان هەیە ئێمە بە جۆ لە یەکتری بگرین باش کاگاری هەر دەمەیە ئەو بزانم بۆ نمونە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە گەڕانەوەی کورد بۆ چوارچێوەی حکوومەتی عێراق کارێکی باش نییە هەڵەیە بۆ نمونە بۆ ئەمە بابەتی ڕێفراندۆم دەهێنرێتەوە کە کورد ڕێفراندۆمی بۆ ئەوە کرد کە ببێ بە دوو هاوسی باش دەقڵ عێراقدا بەڵام ئەوە تا ئێستا بۆ نمونە لایەن هەیە لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق شەڕ دەکات ئەمە چۆن دی تێدەگەیتەوە ئەمە دوو فاقیە یان سیاسەتە بە ئەمری واقع ئەزانی زۆرم پێخۆش بۆ پرسیارە کرد ئەزانی چۆنە کاگەرسەلان لە سیاسەتە نیسان محاولا دەکە هەندێک جار لە محاولاتی خۆیان سەرکەوتووە بێ هەندێک جاریش سەرکەوتو نابێ ئێمە ڕێفراندۆممان کرد بۆ ئیجابی یەک پرسیاری سادە وەرگرینەوە باشە بزانین خەڵکی ئەم کوردستانی عێراقا حەزی لێ بەشێک بێ لە عێراق یا حەزی لێ سەر بەخۆ بێ زۆر پرسیارێکی سادەیە بەڵام جەوهەریە وەکو خۆت بینیت لە دوای ڕێفراندۆم لە سەروبەندی 16 ئۆکتۆبرە هەموو دنیا بەڕێ ئێمە وەستایەوە هەر لە حەشی شعبیەوە هەتا ئێران و هەتا غەرب و هەموو دنیا متفق بوون لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ئەبێت دوو هەنگاو بچێتە دواوە نابێ باسی سەر بەخۆی شتیا بکە باش ئێخۆ ئێمە سیاسەت دەکەین ئێمە دڵاری ناکەین ئەمە شەڕەچە قۆژ نییە ئێمە مەجموعەیەکی یاخیبوونین لە دۆڵێکە ئێمە میلەتێکین ئەبێ بیر لە بەدیلەکان بکەیتەوە ئەگەر تۆ نەتوانی ئەو تێرمەی کە خۆت بەکارهێنا ئەو مستەڵەحی تۆ بەکارهێنا دوو دراوسەی باش بی لەگەڵ عێراق ڕێگەت پێنێن هەموو دنیا ڕێگە پێنەیە
کە حەقی خۆتە و مافی خۆتە. بۆ ئینگلیز و ئەڵمانی و فارس و تورک و نازانم ئەرمەنی و ئەمانە هەموو دەوڵەتی خۆیان هەبێ بۆ کورد نەیبێ. ئەی بۆ پشتیوانی لە فەڵەستینەکانەکەن بۆی دەوڵەتی خۆیان هەبێ. ئەوانی ژۆ ئێمە ئینسان نین باش. بەڵام کە تۆ ئەم ڕێگای لێ ژیرە حتمان ئەبێ بگەڕێ بۆ پلان B و C و D و E و ئەمانە. تەنیا ڕێگەی کە لە بەردامێنێتەوە بەغایە. بۆیە ئەبێت محاولەیەکی تر بکەیتەوە جارێکی تر وەکو ئەو هەموو محاولانی کە لە پێشە لە تاریخا کراوە لەگەڵ دەوڵەتی عێراقی لە بەغا ڕێبکەوی بۆ بەدەستهێنانی مافە دەستوری و شایستەکانی خەڵکی کوردستان. ئەم محاولەیە تەنها بۆ بەدەستهێنانی ئەو مافانەیە کە کورد وەکو شەریکە بەش لە عێراقیەتی یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان خزمەتیش بە قەزەی بابەتی ڕفراندۆم دەکات. یعنی بۆ نمونە بەشداری حکوومەتی کورد لە حکوومەتی عێراق لەکوێدا خزمەتە بە دەرەنجامەکانی ڕفراندۆم؟ خزمەت نییە بە دەرەنجامەکانی ڕفراندۆم. ئێمە باشترین بەدیلمان هەڵبژاردووە. بەدیلی تر هەبوو بام پێ بڵێ بەدیلی ترەوە بوو بڵێن نەخێر ئێمە ناچین بۆ بەغا. لەو حاڵەتەیە جگەلەوەی کە بە تەواوەتی میزانیەی حکوومەتی بودجێ هەرێمی کوردستانیان هەر بە تەواوەتیە بڕی ئەمە یەک احتیمالێکی زۆر هەبوو بە جەنجی سار تەواو نەبێ شەڕ دروست بێ. شەڕ ماڵوێرانیە بۆ میلەتێک. ئەگەر شەڕ دروست بواە ئێمە پشتمان نەبوو. اینجا بۆیە ئەمە بەدیلە ئەم ڕێکەوتنی ئێمە بۆ زمانێکی کاتی خۆیمە فێڵ ناکەین لە عێراق بڵین وڵای ماوەی لەگەڵتانە بین و دوای خوا حافیز ئەوە نا. بەڵام بەوەی کە ئێمە جارێکی تر شانزەینەوە بە عەرەبی حکومڕان لە عێراق و پیان ئەڵێن کاکە فەرموو باش ئێمە ڕێفراندۆممان کرد دەوڵەتمان دروست نەکرد سەربەخۆیمان ڕانەگەیان وەرە بەیەکەوە ژین وەرە پیشانم بە کە بەڕاستی تۆ من هاوڵاتی دەرەجە 3 و 4 نیم یعنی کورد. ئەم سیاسەتی کە ئێمە ئێسایکەین ئەو چانسەیە کە یاومانە بە بەغا وە پیشانی هەموو دووەلی عالەمی ئێن ئەڵێن کاکە گیان ئێمە میلەتێکین ئێمە چیمانەوێ حەقی خۆمانمانەوێ. کەواتە ئەگەر کورد حەقی خۆی پێ بدرێت لە حکوومەتە نوێیەکەی عێراق جارێکی دیکە باسی ڕفراندۆم ناکات. ئێمە ناتوانین ئەو بڕیارە بین لەسەر جیلی داهاتوی خۆمان. لەوانەیە مناڵەکانی کەم ئەوەی کە بۆ نەکراوە کار پێکراوە عنی بۆ منە دەمێنێتەوە وەکو خۆی ئەم نەتیجەیە. نەتیجەی ڕێفراندۆم تاپۆیشی ڕەشە و لە جیرفانی کوردایە و هیچ کەس ناتوانێت بسێنێتەوە لەبەرەوەی بە شێوەیەکی قانونی کراوە فرتوفێڵی تیان نەکراوە و چاودێری دەرەکی حازر بوون لێرە و ڕێی میلەتێکە ڕوونە. بۆیە ئەو تاپۆڕەشە لە شوێنی خۆی ئەمێنێت. بەس کاکاری بەدیوەکی ترا پرسیارەکە بکەم بۆ نمونە ئەگەر ڕیفراندۆم کە کرا یای ئەو دەرەنجامەی کە لە ساڵ 90 خەڵک دەنگی پێیا خۆ دەبوو لایانی کەم بێتە فشارێکی بەقوت کارتێکی بەخۆت بەدەست کوردەوە بەرامبەر بە حکوومەتی عێراق لایانی کەم حکوومەتی عێراق لەو ملهوڕەی کە هەیبوو بەرامبەر بە کورد جۆرێک لە پاشگەزبوورەی پێوە دیار بێت. تەسەورەکەی ینی ئەم نەتیجەی هەبێت دانی کەم ئاخر کاکە سەران تۆ خۆ لە قسەکان داوتە حەق بوو باشە. بەڵام 16 ئۆکتۆبر ئەو حەق بۆی تێکگا لەو کاتێک کە هێرش کرایە سەر ئێمە جەشی کوردستان شەق بوو سیاسەتی کوردستان بوو بە دوو کەرتەوە ڕوونە. ئێمە یەکدەنگ بووینایە ئەوسا معادلەکان زۆرە گۆڕا. بەڵام ئەگەر یەکدەنگ بووینایە ئەگەر 16 ئۆکتۆبر و خیانەتە گەورەیە نەکرایە بەڵام دەردی فارزەڵێ یعنی ئەگەر کاشتان هیچی دار ناویمات یعنی ئەگەر بچێنی هیچی لێشی نابێتەوە بەداخەوە. بەڵام مشکلەی گەورەی ئێمە ئەوە بوو لەناو خۆمانە یەک نەبووین لە دەری شوەیەک دۆستمان نەبوو ئیتر خۆ بە هەوا لەسەر هەوا و لەسەر هین تۆشت بینان ناکەی. باشە وەکو دوایین پرسیارگاگاری تەسەور دەکەی ئەو دۆخەی کە ئێستا لەسەر بابەتی حکومڕانی و بابەتی چاکسازی لە کۆی هەرێم هەیە لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بە ئاشکرا گلەی لە یەکێتی هەیە کە لە هەندێک بابەتی ئیدارەدان و چاکسازی و ئەوانەی کە پەیوەندی بە فەرمە عامەکەی وە هەیە لە هەرێمی کوردستان تەسەور دەکەی پەیوەندەکان بچێتەوە ئاستێکی باشتر یا خۆ هیچ بەرنامەیەک هەیە کە ئەو گلایانەی کە یەکێتی لە حکوومەتێتی و حکوومەت بۆ خۆی لە یەکێتیەتی لەم سنوورە جۆرێک لە خاوبوونی پێوە دیار بێت. وڵای کاگەر سەران من سەفەری پێشوژوتم یان تۆزە لەو پێشوتم ئێمە و یەکێتی زۆر جار ئاوا یان بێتاقەت بووین لە یەکتری ڕەخنەمان زەرخەی زۆر توممان لە یەکتری کردو بەڵام جاری تر هاتوینەتەوە بە یەکەوە حکومی وڵاتەمان کردووە. ئێمە بەدیلمان نیە ئێمە و یەکێتی
یعنی بەدیل یەکتریمان نییە یعنی یەکێتی حکومەکە لەگەڵ چیکە یا ئێمەی پارتی حکومەکەین لەگەڵ چیکەین ئێمە ئەبێت لە جیاتی ئەوە لە دوای ئەم هەڵبژاردننی سەرۆکومار و تەشکیلی حکوومەتی عێراق ئەبێت چی بکەین ئێمە و یەکێتی ئەبێت دانیشتنی زدیمان هەبێت لەگەڵ یەکتری بەرنامە دابنین لە جیاتی ئەوەی شەڕەدەنوشی سیاسی لەگەڵ یەکتری بکەین بەرنامە دابنین ئەو کێشانی کە لە هەرێمی کوردستان هەیە چارەسەری بکەین هەر لە کۆکردنەوەی زبڵ لە شاری سلێمانی هەتا مەسلەی موچە هەتا یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هەتا سڕینەوەی ئاسەواری دوو ئیدارەیی ئەمانە ئەبێ لە ئەجندای ئێمەیا بن ئێمە مەسئولین لەم کوردستانە و لە میلەتە لە داهاتووی لە خۆشببختی میلەتی کورد ئێمە بەرپرسیارین لێی سبێنێ تاریخ محەسەبەمانەکە بۆیە لە دوای ئەم فەوزایی کە ئێستا هەیە لە بەغا یەکەم خاڵی هینی ئەجندای سیاسیمان ئەوەیە کابێ ئەبێ پەیوەندی سیاسەکانی بینی ئەمەویشێتی کوردستان هێژێتی نیشتیمانی کوردستانە بێ ئاسایی بکرێتەوە کاگاری ئەگەر پێم بڵێیت ئەم بابەتە حەقەقەی لای پارتیە یا لای یەکێتی بۆ نمونە ئەوەی کە یەکێتی لی دەکات لە جۆری ئیدارەدانی هەرێم بە تایبەتی لەوەی کە وەکو ئەوەی کە هەیە بەشداری پێ ناکرێت لە جونگە ئەساسیەکان ئەمە یەکێتی دەڵێت حەقەیانەوەی پارتی ئەدەین شوانە جارێ حەق لە ژیانە لە دنیاە بەس لای یەک کەس نییە بەس لای یەک لایەن نییە حەق لای زۆر کەسە وەڵامەکەی تۆزێ ئەمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ واز بنێ لەم گلەیانە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە دوو مەحافزی سلێمانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگری سەرۆکی هەرێم سەر بە مەحافزی سلێمانیە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی وەزیری پێشمەرگە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە ئەبێت یەکێتی نیشتیمانی واز بێنێ لەگەڵ لەگەڵ ڕێزما لەم بۆڵە سیاسیە ئەبێت لە بری ئەوە ئێمە خاڕی هاوبەش بدۆزینەوە بەیەکەوە چۆن خزمەتی خەڵکی کوردستان بکەین نەک بۆڵە بکەین بەسەرێکترێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاریەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و بابەت بوون با ڕێنمایە تەندروستەکان هەرشاد بن